ئەگەر دوای ئەوەی کە تۆ سوور بووی لەسەر قازانجی دین و دنیات هەوڵتدا بۆ کارەکانت گرتە بەر و پشتت بەخوای پەروەردگار بەست دەستەوەستان دانەنشتی ئەمانە هەمووی وەسائلن ئەمانە خوا داوای ئەمەت لێەکە ئەگەر ئەمانەت گشتی کرد دوای ئەوە تووشی موسیبەتێک کاتی دوای ئەوە شتەکان بەو شێوە دەرنەچوو کە تۆ ئەتەوێ دوای وەرگرتنی ئەسباب و پشتبەستن بەخوای پەروەردگار جاری وا هەیە شتەکان ئیتر وەکو خۆی دەرناچێ و کە تۆ ئەتەوێ ئەفەرمێ مەڵێ ئەگەر ئەمەم بکردایە و ئەوەم بکردایە وا ئەبوو وا مەڵێ بەڵکو بڵێ ئەمە قەدەری خوایە و خوای تەعالایش هەر شتێک بێوێ ئەیکا چونکە بەڕاستی کاتێک لەو بەکاربێنی لەو بۆ معنایە کە ئەسەف و داخی لەگەڵا بێ ئەگەر ئەو لەوە بەکاربێری بەڕاستی دەرگاکانی شەیتان لە خۆت ئەکەیتەوە دەرگاکانی شەیتان لە چی واکرێتەوە بەوەی کە بێتاقەتەبی بەوەی کە خوا پەنامەمدا تەسیل لە ئیمان دەکا لەوانەیە نەعوذ بالله ناڕازی بی بە قەدەری خوای پەروەردگار